بۆ ڕێی گواستنەوەی نەوتە لە چێلگەی نەوتی خورمەلە ڕاکێشراوە بۆ پاڵاوگەی کار. نێوان چێلگەکانی نەوتی خورمەلە لە سنووری قەزای مەخموور تا پاڵاوگەی کار لە سنووری قەزای خەبات دەیان کیلۆمەترە. ئەم بۆڕیا بەسەر زەوی کشتتوکاڵی جوتیارانی ناوچەکەدا ڕاکێشراوە. بەشێک لە جوتیارەکان دەڵێن بەهۆی پرۆژەی ڕاکێشانی بۆڕیەکە زەویەکانیان لێدا گیر کراوە. ئێمە وەکو فەلاحەکانی سنووری قەزای خەبات غەدر و زولمێکی زۆرمان لێ دەکرێت. لەسەر غەدر و زولمەکەشدا تاوانباریش دەکرین لەبەر ئەوەی چ کارەسات ڕوونەدات و گرژی و ئالۆزی دروست نەبیت کە ئەمە ئەوڕۆ ئەو کۆنگرە ڕۆژنامەیەمان دروست کردیە لەبەر ئەوەی بەهێ منانە بە لەسەرە خۆ ئاگاداری سنووری خۆمان بکەینەوە وەکو لانی پەیوەندیدار. ئەگەر بەهانای ئەو فەلاحانەوە نێن سبەی هەر کێشێک هەر مەشاکیلێک هەر کارەساتێک ڕوو بدات ئیدارەی ناوچە بەرپرسیارە. بەشێک لەو جوتیارانەی ئەو بۆڕیا بە ناوزەویەکانیاندا ڕاکێشراوە دەڵێن بەدەیان $1000 زەرەر بە بەربوومی کشتتوکاڵیەکانیان کەوتووە. لایەنی پەیوەندیداریش ئامادە نییە قەرە بۆیان بکاتەوە. ئێستا کەش ئەم کاتی بەربوومی فەلاحمە پیازم چاندێ پیازەکەیان لێ تێکداما کە بەهۆی قەرەبوون بدەنی خەربوون بدەنی ئەم تقریبان 3 دەفتەرنی و 4 دەفتەرم لەو عەردەی مەسرف کردیام بەبێ قەرەبوو بکرێن. سەرەتا بەلێنیان بەمەدا عەلە ئەساس کە مانگانە حەقتان دەینی وەلا پشتێنجیش هەر کەسی دەچی دەرێ عادی وەیە عادی وەیە کەس دیار نییە. لێرە قەدرێکی زۆرمان لێ دەکرێت ئێمە وەکو جوتیار لێرە. ئەنجومەنی گوندەکان دەڵێن بۆ چارەسەرکردنی کێشەکە داوایان لە کۆمپانیایەکە کردووە جوتیارەکان قەرەبۆ بکاتەوە بەڵام تا ئێستا گوێیان لێ ڕانەگرتوون. خەلک هەیتی نیتی ئەو پارچە عەردە زراعیە هەیە نەکە گوندەکەی ما کاکە لە خورمەلەی بگرە هەتا ئێرە گلەی هەیە. حکوومەت ئەگەر بێت و بەرنامەیەک دا بنێت کاکە ئەو خەتێ بۆڕەکە دێتە خورمەلەی 50 متر لەولا 50 متر لەولا هەر فەلاحێکی مەقسەد ئەو پارچە عەردەی بەبەر بۆڕی دەکەویتن قەرەبوو بکرێتەوە. قەرەبوو بکرێتەوە و هێلێکی سووری بۆ دانێ فەلاحەت و نزیکی ئەو 50 مەترەی نابی وەیانە. نزیکەی 6 مانگە دەستکراوە بە پرۆژەی ڕاکێشانی ئەو بۆڕیە. تا ئێستا ئەو جوتیارانەی بۆڕیەکە بەسەر زەویەکانیاندا تێدەپەڕێت کێشەکانیان بۆ چارەسەر نەکراوە. گەیلان بۆتانی کورسات نیوز قەزای خەبات.